لە دەڤەری ڕاپەڕی هەر کەسێک نیازی کڕینی ئاژەڵی هەبێت ڕاستەوخۆ پێی دەڵێن بڕۆ بۆ مەیدانی ئاژەڵانی حاجیاوە. مەیدانەکە مێژوویەکی گرنگی هەیە لە دەڤەرەکەدا کە بە مەبەستی کڕینی ئاژەڵ لە زۆربەی شار و شارۆچکەکانی دیکەوە هاوڵاتیان سەردانی دەکەن، هەروەک بووەتە شوێنێکی باشیش بۆ ئاژەڵداران تاکو بەرهەمەکانیان لێرە ساغ بکەنەوە. ئاژەڵدارانیش گلەی ئەوەیان هەیە کە لە سەروبەندی جەژنی قورباندا ڕێگریان لێ دەکرێت لە ناردنی ئاژەڵ بۆ بەشێک لە شار و شارۆچکەکانی تر. مەیدانێکی وەتە عەجاوی مەیدان هەر هەیە، وەتە عەجاودان درا مەیدانی شوێ ئەرە وەڵا والله لە سلێمانیەوە دێن، لە پژێر ڕادێن، لە هەولێر ڕادێن، لە دیانە ڕادێن، لە هەرتەلێ ڕادێن، جا بڵێم لە کوێڕانن لە هەمووی ڕادێن. تقریبا 10 ساڵە بێم هاتوومە مەیدانێ دەکەم، جاران لە خوارێ بوو، ئێستا هاتۆ تێرە. ئێستا لێرە الحەمدولیلا جێیەکەی ڕێی کەسمان ڕێگەچێ و جێیەکەی فراوانە و زۆر بە قەڵەباغەبەت ماوەیەکە و دوسێ ڕۆژانە ڕێیان گرتووە دەڵێن هاتوون بۆ هەولێرەوە ناڕوە کێشەکەمان لەوە لێ دەستمەنە خۆ ئێستا زۆر قەڵەباغ دەبوو. قەسابم هاتیمە لێرە مانگام کڕینە بیان بە مۆلۆ ڕوانزیێ ئەوش لەبەر ئەو نەخۆشیەی ئەرێ دەبی ڤیتێنەری ئاجیاوەی یاڕانی کتابت بداتێ کە ئەو مانگایە تەندروستە لۆ کوشتنەوێ ئەو زامەی زتەدێ. لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆز کڕیارانیش پەیتا پەیتا ڕوو لە مەیدانەکە دەکەن بە مەبەستی کڕینی ئاژەڵ بۆ قوربانی. بەمەستی ئەوەی کە قوربانی لە زمانی ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای گەورەی لێوێ ئەوە قوربانی واجب کراوە لەسەر موسڵمانان. هەست کەسێک پارەی هەبێ و ئیمکانێتی هەبێ هاتوین کە سونەتێکی گەورە جێبەجێ بکەین لە پێناو خوای گەورە. ئەمە لە قەرەنیا هاتوونە مەیدانی حاجیاوە ئەگەر نێنگون بێ جوانەگا بێبی کڕین بۆ قوربانی. باشە بەچەند بەسێکی قوربانی دەکەن؟ قوربانی بۆ خوای گەورەیە. لە ساڵی 1970ەوە مەیدانی حاجیاوە دروست کراوە و بووەتە شوێنێک بۆ ساختکردنەوەی ئاژەڵی بەشێک لە ئاژەڵداران و با سەرچاوەیەکی بژێوی گرنگی ژیانی بەشێک لە هاوڵاتیانی دادەنرێت. مەیدانی ئاژەڵانی حاجیاوە مەیدانێکی کۆن و گرنگی دەڤەری ڕاپەڕینە. باز لەوە دەکرێت لە زۆربەی شار و شارستەکانی دەڤەری ڕاپەڕین هەروەها دەرەوەی دەڤەری ڕاپەڕینیش ڕوو لەو مەیدانە دەکەن بە مەبەستی کڕینی ئاژەڵ بەتایبەت لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قوربان. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام مەیدانی حاجیاوە.